بڵاوبوونەوەی چەکرە و ترایلەرانەی کە ناونیشانی کورتە فیلمێکە بە ناوی ئارگۆن کە ئەمە یەکەم فیلمە بە کوردی و بەرهەمەهێنرێت و بە زمانی کوردی بەرهەمەهێنرێت بەڵام فیلمەکە جیاواز لە هەموو ئەو فیلمانەی تر کە بە کوردی بەرهەمە هاتوون ئەویش ئەو شێوازە تایبەتەیە کە ژانری تۆقاندنە و ناوڕۆکی بابەتەکە بریتە لە زۆمبی کە یەکێکە لەو بابەتە خەیاڵی زانستیانەی کە لە وڵاتانی جیهان و بە تایبەت سینەمای ئەمریکی کاری لەسەرکرا بۆ یەکەم جار لە سینەمای کوردیا کار لەسەر ئەو فیلمە کراوە بە ناوی ئارگۆن. فیلمەکە دیارە لەلایەن شۆڕژوەچیلی و کاری دەرهێنانی بۆ کراوە. شۆڕژوەچیلی بۆ خۆی خاوەنی چەندین کاری باشە لە ڕابردووە لە بواری هونەری سینەمایە و بە تایبەت سینەمای کوردی ئەو یەکێک لەو فیلمانە بە ناوی لەکە پەڵاکە بەشداری چەندین فستیڤالی جیهانی کردووە و چەندین خەڵاتی باشی بەدەستێناوە. خەڵاتی نوێیەمین خولی فستیڤالی بەست فیلم لیبریشن لە ئەمریکای و خەڵاتی وەرگرتووە کە ناوڕۆکی ئەو فیلمەشی باس لە مافی مرۆڤ و ئاشتیەکات. هەروە خەڵاتی فستیڤالی کورتە فیلمی لە بەریتانیا بردووە بە ناوی یەکێک لەو خەڵاتانەیە کە لە بەریتانیایە و هەروەها لە ئێرانیش چەندین خەڵاتی بەدەستێناوە بە خۆشحاڵیەوە لەسەر نوێترین کاری ئەم ئێوارەیە لە پرۆگرامی کورسات مەگەزین قسە باسی لەگەڵاکەین ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە وەریەگرین. کاکە شۆڕژ سڵاو لێبێ ئەم کاتت باش. سڵام کاکەردۆ باش نەم کاتێوەی باش ماندوو نەبن. سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردنت. خۆشحاڵین کە ئەزمونێکی نوێت لە سینەمای کوردیا تاقی کردوێتەوە بەڵام بەر لەوەی بچمە ناو فیلمی ئارگۆن حەزەکەم باس لە بەرەمێنانی ئەو فیلمانی ڕابردووت کەی بە تایبەت لەکە یاخود پەڵا کە ئەوە زۆر ناوبانگێکی باشی هەیەەوە و چەندین خەڵاتی باشت بەدەستێناوە. خۆش بیکار کردو وڵا فیلم پەڵا فیلمێکی هیومن ڕایتە یانە باس لە ئاشتیەکە و کارێکە هەر لە سنازە بووە و ئەوڵین کارێک پرۆفشناڵ من بووە جیا لە فیلمی ئارگۆن کارێکە تقریبا ئێمە داستانی وایە چیرۆکەکەی وایە داستان دانێ پیرەپیاوێکە لە نزافەتی سالۆنێک سینەما وا دیارە هاوکارمان کاک شۆڕژ بەهۆی گرفتی تەکنیکیەوە تا هاوکارانمان وەریەگرنەوە خۆشەویستان ئاماژە بە هەندێک لەو فیلمایە. فیلمی ئارگۆن ئەو فیلمە زۆمبیە کە خۆی کاری لەسەر کردووە بەڕێز کاک شۆڕژ ئەمینی ئەویش ئاماژە بەوە کات کە باش پاش تێپەڕبوونی قۆناغە و نێرەکانی بەرەمێنانی فیلمەکە لە ئێستاە ئامادەیە بۆ نمایشکردن. هاوکاران ماڵێن کاک شۆڕژ دیسان و ئامادەیە. کاک شۆڕژیان سپاس ئەتوانی بەردەوام بیفەرموو. سپاس بۆ ئێوە لەکە لە ئەسڵا ئەوڵین کار من بووەوە هەروە وتم بەحسێکی لەسەر سڵح و ئاشتیە کە چیرۆکی پیرۆپیاوێکە کە نزافەتی سالۆنێکی سینەماست و کێشەیەکە ڕووبەوێ و سایەکان پێشە هەلکە کە لە ئەسڵا داستانەکە خۆی یەک زمانێک یەک زمانی خۆی جوخەیەدان بووە و ئێستا کە ساڵێکی لێگوزەریاگە وەکو تغییر زاویە دیدێک هەیەکان نسبەت بە زندگی و لە ئاخر فیلمەکۆ دووچارە تویستێکەوێت تویستێک تەقشێکمان هەست لە حاز شخصیت پەردازیەوە. باش کاک شۆڕژ سەرنجڕاکێشانی ئەم فیلمە لە نێو فستیڤاڵانی کە خەڵاتی باشی بەدەستێناوە هۆکارەکەی چی بووە؟ ئەوەیە وەک فیلمێکی کوردی بەشداری کردووە یان لە ڕووی تەکنیک و کارەوە بە باشی کاری لەسەر کراوە؟ فیلمەکە فیلمێکی تقریبا کەم بێ دیالۆگ هێنا کەم دیالۆگە و ئێمە سعیمان کردە کە جۆغرافیای نەبێ وەلی لە ئەسڵا فیلمەکە بەناو کوردیش بووە یانە فیلمێکی کوردی بووە کە لە فستیڤاڵەکانە بەشدار بووە و تا ئێستاش دوانزە خەڵاتی نێونەتەوەی کردووە لە فستیڤاڵی جیهانیەکان و لە ئێرانیشا هەروە و بەحسە ئەسڵیەکەی هەرەوە بوو کە وتم لەسەرین بوو و
شاید دیالۆگێکە ئێمە بێژی دیالۆگی وەکوای نەوێ ئەڵبەتە من ئشارە بە ئەوەکەم کە ئەم فیلمە لە بەحسێ هێنا لە سینەما استفادەوێ یانێ وەک دنیای سوورڕەعاڵێکە کە دنیای فانتزیە و داستانەکە لێ ناچێتە بەرەوە یانێت داستانی ڕەعاڵ و واقعی نییە شتێک سوورڕەعاڵ و فانتزیە ئێمە سەرەتیندا ناوەمکەین. زۆر باشە تا چەند گرنگە ئەم جۆرە فیلمانە بەشداری بکەن لەو فستیڤالە جیهانیانەیە کە کوردێک دەرهێنەری ئەم فیلمانەیە؟ وەڵا یانێ بەحسە کوردی یان ئەمە بە ئەنوان کوردی لە فستیڤاڵەکانە هەمیشە ئەمان شناسن تقریبا شناخته شدەین هەمیشە ئیدەکانمان ئیدەگەلێنەوە بخصوص ئێمە ئالان لە ئێرانە لە کوردستان خۆمانە مناڵە کوردەکان مناڵەکان لە وردشتنەکانە فعالیتیان زۆر باشەوە هەمیشە خەڵات دەکەن و مهمە بۆیان یانە لە ئەم مۆخەیەتێکە ئالان ئێمە بە ئەنوان کوردێک لە ئەم جۆغرافیا قرارمان کردەوە تەکسیریە کێشەگەلا بە کوردان هەمیشە ئیدەمان ئیدەگەلێنەوە و لە لەحاز پەرداخت و هەروە و بۆخوا خاص مناڵە کوردەکان کارەکان لە پارتا و هەروە بۆ سوورەتیشە ئەهەمیەت و بایەخی خاص ئەدرگێ بە فیلمساز کوردەکان چۆن توانیان خۆیان نیشان دەستخۆش. ئێستا ئەچینە سەر فیلمی ئارگۆن بەر لەوەی پرسیارە لێ بکەم لەسەر فیلمەکە هەڵبەت خۆشەویستانیش حەزەکەن ترایلەری کارەکە ببینن بۆی هیچ نەبێ شتێک لە کورتە فیلمەکە ببینین کە چۆن کاری لەسەر کراوە دواترە گەڕێمەوە لەگەڵ کاک شۆڕشا بەرداوام بۆ زانیاری زیاتر لەسەر فیلمەکە فەرموو. دەستخۆش کاک شۆڕش بەر لەوەی بێمە سەر فیلمەکە هەڵبژاردننی ئەم بیرۆکێت لە چیەوە بۆ هاتووە ئەمە هەروەکو کۆپی پێستێکی فیلمەکانی جیهانی هێناوتە یان چیرۆکەکەت کوردانە کردووە؟ سپاس بۆ پرسیارە مهمترین بەحسیش بۆ من لە دروستکردن فیلمی ئارگۆنا هەرم بەحسە بۆخشن دەنگێنەکە زیێت بکە ترەیلەرەکە کاردۆ دەنگتان هەیە؟ بەڵە بەڵە کاک شۆڕژیان فەرموو. ئەرێ مهمترین بەحسیش لە دروستکردن فیلمی ئارگۆنا ئەوە نەبوو کە ئێمە بین سەرفەین کۆپی پێیستێ بکەین لە ئەو شتانە سایمان کرد بوومیسازی بێتەوە بە زوانی کوردی بێ و لە مۆخەیەت و لوکیشنە کوردیەکان ئاتفاق بکە یانێ ئێمە فیلمە زامبی فیلمە ئارگۆن هاسکە لە شار سنا ئاتفاقەکەێ چەند نەفەر لە شارە زامبی زەدەی سنا کە لە گاراژێکە پەنایان گرتووە و تووشیارە حلکەن یانێ لە لەحاز لوکیشنەکان بوومیە لوکیشنەکان سناست ناڵەکان بە کوردی قسەکەن و سەرفەن کۆپی پێیستێک ئەیمان پێستێک بێت لە مەکارە و بەحسە ئەسلی منیش هەدەمە وانی لە تایسە لە سینەمای لە درام وەک بەحسکەلێتر باش کارمان کردووە وەلێ ئەم قەزیەشە لە ئەم گۆشەی لە ژانڕە وەحشەتە ئێمە بەرحاڵ نیازمانە کار بکەین
کە فرە یەکنەوەختە نەبێ کا کاردۆ دەنگی منتان هەیە بەڵێ جۆمان لە دەنگی توێ بەڵێ بەڵێ هەرو جۆرەوتم بەڵێ ترفەن قەستێکی پێستمان نەبووە یانە باش. قسەیمان کردە کارەکە ئەو قەزیێت هەرچەندە دەنگت زۆر باش نایەتە لای ئێمە بەڵام ئەمێ پرسیاریەوە بکەم بوونی تەکنیک لەم جۆرە فیلمانەیە تا چەند بۆ ئێمە قورسە ئەگەر لێرە فیلمێکی لەم شێوازە بەرەم بێنرێت والله يعني مهمترین بحثی بحث اجرا للحاظ طراحی صحنه و للحاظ فضاسازی و گریم و امانه بواقعنا کاردو دنگی نکته تریلرەکە بۆ من دێ ئەزیەت مەکە با هاوکارانمان دەنگی ئەو تریلەرە لا گوێچکەی کاک شۆڕش لابەرن فەرموو ئەرێ دەستان ئەرێ بەحث تکنیک ئێمە لە تکنیک لێرە وابەستە بە ئابووری بەحث اقتصادیە بۆ ئێمە هاتین لێرە من خۆم بە کەمترین ئیمکاناتەوە لە لەحاظ ئابووری و سعیمان کرد ئەو فیلمێکین هەرچەند مهمترین بەحثەوەسە کە ئێمە وەختی ئەم فیلمن دروست کرد قیاسی تەک فیلمگەلی هالیوودیە هات و ئێمە بە کەمترین ئیمکانات و ئەم کارمانە ئەنجام داگا و کە متاسفانە لە بەحث ئەم کارگەلە لە لەحاظ تکنیکی و لە لەحاظ فۆرم و مۆحتەواوە ئێمە مهمترین بەحثمان هەرەوەسە کە نیازمان هەست بە لە لەحاظ ئابووری و پشتوانێک باشمانە بێ کە متاسفانە لێرە نەبوو و ئێمە بە سەختی ئەم کارمان ئەنجامدا یانە ئێمە گریمۆرەکەمان بە یەک سری وەسایل ئەمکاناتە ئەوڵیە توانیە مەسەڵەن ئەو گریمە زامبیە و تەڕاحی ساحنەیەکە سایمان کرد لە شکلی خەلاقانە کە نەوە بێت استفادە بکەین زۆر باشە هەر بە کورتی کەی نمایشەکرێ لە چۆن نمایشەکریان بەشداری فستیڤال و شتی پێکەن بەشداری فستیڤالەکانی شۆ بووە و هەتا خەڵاتیشی بەدەستێناوە مەسەڵەن خەڵاتی باشترین فیلمی ژانری وەحشەت لە جەشنوارەی کاستاریکای بەدەستێناوە و نامزەد بووە لە جەشنوارەی ئەمریکا هەروە لە بەختەڵایەوە ئەمە جێی خۆشحاڵیە کە ئێمە بە ئیمکاناتێکەمەوە بین فیلمێک زامبی کە زامبی لە ئەسڵا پەدیدەیەک هالیوودیە ئێمە ئەم کار دروستکەین وە بچین لێنا نامزەد بین یا جایزە خەڵاتێوە بگرین بۆ من خۆم جێی خۆشحاڵی کە ئینشاڵڵا لە ئایندەشا هەر بەرنامەمان هەست کە فیلمێک بڵندێک بکەین کە سەرمایە و لە لەحاظ پرۆداکت باشتری هەبێ وە فیلمێکی بڵند زۆر باشە سوپاس بۆ بەشداریکردنت بەڕێز کاک شۆڕش وەشیلی دەرهێنەر دووبارە سوپاس بۆ بەشداریکردن